پاش ئەوەی دەرێنانی پاسپۆرت گۆڕا بۆ ئەلکترۆنی، ئێستا وڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئۆنلاین و مۆبایلەکانیانەوە سەرە بگرن. بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە دەڵێت هاوڵاتیان دەتوانن نەچنە لای عەریزە نووسەکان و ڕاستەوخۆ خۆیان نۆرە بگرن و بڕا پارەیەکیان بۆ دەگەڕێتەوە. دەرێنانی پاسپۆرتی لێرا بە حەجزبوونە لە ڕێی سیستەمێکی ئەلکترۆنیەوە هاوڵاتیان دەتوانن لە ماڵی خۆیانەوە لە ڕێگەی ئەو لینک و ئەپانەی کە لە پەیجی بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە دابەزیوە حجزی ناوەکانیان بکەن و پاشان سەردانی ئێمە بکەن. تر سەر نییە وڵات دەکەن لە ڕێی عەریزە نووسەکانەوە ناو تۆمارکە، بەڵکو خۆی توانێت لە ماڵی خۆیەوە لینکەکە پڕکاتەوە کۆدێکی بێتەوە کۆدە ڕایکێشە بێت دەڵێ ئەم فڵان ڕۆژ سەری منە لەم بەڕێوەبەراتیە بۆ دەرێنانی پاسپۆرت. بەڵێ ئێمە لە ڕێگەی قایمقامەوە ئەو کەسانی کە زیاتر دەسێن ڕوبەڕووی دادگایانەکەن و لێ بچینە لەگەڵاکی. بەشێک لە وڵاتیان دەڵێن تا ئێستاش دەچنە لای عەریزە نووسەکان و نۆرەیان بۆ دەگرن، بەشێکیان بە 15,000 و بەشێکیشان بە 10,000 دینار تەنیا نۆرە بۆ وڵاتیان تۆمار دەکەن. دوو وڵاتی قسە بۆ پەیام دەکەن کە یەکێکیان خۆی لە ڕێگەی مۆبایلەکەیەوە نۆرەی گرتووە و یەکێکی دیکەیان لە ڕێگەی عەریزە نووسێک تەنیا نۆرەی گرتووە و بڕەپارەیەکیان لێ وەرگرتووە. وڵایەمان لە ڕێگەی عەریزە نووسەکانەوە وتیان لێرە خۆمان ناوتان بۆ تۆمارەکەین، بڕەپارەیەکیان لێ وەرگرتین و خۆیانیان بۆ تۆمارکردیان فڵانە ڕۆژوەرنەوە. بێگومان ئەگەر هاوڵاتی خۆی بیزانیای ئەوە خۆی بیکرد بە لە ڕێگەی عەریزە نووسەکانە پێشتر ئاماژیان پێ کردایە، بەڵام ئێمە ئاگادار نەبووین. خۆیان وتیان ئێمە کارەکانتان بۆ بەڕێکەین و پارەیان لێ وەرگرتی. شێوازی ئۆنلاینە لە ڕێگەی مۆبایلەکەمەوە لە ڕێگەی ساتی عێراقیەوە سەرم نووسی بۆ خۆم و خێزانەکەم خانەوادەکەم. ڕێگەیەکی ئاسانە، تر خەڵک ئەتوانێت نەچێتە نووسینگەکانی عەریزە نووس پارەیەکی زیایە بدات بۆ دەرێنانی بۆ ناونووسینی پاسپۆرتەکە، ئەتوانێت خۆی لە ڕێگەی مۆبایلەکانیەوە ناو بنووسێت بۆ خۆی و خێزانەکانی. بۆ دەرێنانی پاسپۆرتی نوێ ئەلکترۆنی 91,000 دیناری تێدەچێت. هەر وڵاتێکیش کارتی بانکی نەبێت 24,000 لێ وەردەگیرێت بۆ ڤیزە کارتێک کە تەنیا بۆ یەک جاریش بەکاردێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.